بۆ ڕێگرتن لە هەڵاتنی خەڵک لە ناوخۆی وڵات. ئێران هێزی زیاتر دێنێتە ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان بە تایبەتی لە چیای سوورێن. لە ناوخۆی وڵاتیش دەستی بە جێبەجێکردنی فەرمانی لە سێدارەدانەکان کردووەتەوە. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران لەبارەی شەپۆلی نوێی لە سێدارەدانەکان دەڵێن بە شێوەی سەرسوڕهێنەر زیادی کردووە و ڕژێمی ئێران بۆ تۆقاندنی کۆمەلگا و مانەوەی خۆی ئەو لە سێدارەدانانە وەکو قەڵغانی پاراستنی دەسەڵات بەکاردەهێنێت. لە درێژایی ئەو ساڵدا 168 ڕێژەی ئەعدامەکان لە ئێران زیادی کردووە، یعنی بە پێی ئامارە فەرمیەکان نزیک بە زیاتر لە 1600 کەس و بە پێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 1900 کەس لە سێدارە دراون کە بەداخەوە جارێکی دیکە نەتەوەی کورد وەکو هەمیشە پشکی شێریەوە وەرکەوتووە و بە پێی ئەوەی کە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە وەکو شوێنێکی میلیتاریزە چاولێکراوە. خەڵکی ڕۆژهەڵات فشاریان بۆ حیزبەکانیان هێناوە، پێیان وایە دەبێ هەڵوێستی جددیتر وەربگیردرێ چونکە بڵاوکردنەوەی بەیاننامە دۆخەکە ناگۆڕێ. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێرانیش بۆ ڕاگرتنی لە سێدارەدانەکان داوا لە نەتەوەیە گرتوەکان و پەرلەمانی ئەوروپا و حکوومەتە دیموکراتەکان دەکەن پەیوەندیە دیپلۆماسیەکانیان لەگەڵ ئێران ڕابگرن. پێویست دەکا هاوپەیمانی کوردستانی بە جوورێک لە جوورەکان داوایەکی جددیتر لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بکە و لازمیش دەکا هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران بە شێوەی ئەمەلی وە پراتیک داوایەک بکات تا ئیجماعێکی گەورە و بەرین بە پانتایی هەموو ئوروپا و ئەمریکا بتوانێت لە بەردەمی پارلەمانی ئوروپا و لە بەردەمی نەتەوە یەکگرتوەکان دروست بکە بۆ ڕاگرتنی ئەو ئەعدامانەی کە لەم ڕۆژانەدا لە ئێران و بە تایبەتی لە کوردستان دەستی پێکردو ئەوانە کە دەبینین جیاوازترە. هاوکات لەگەڵ سەرکوتکردن و لە سێدارەدانەکانی ناوخۆ ڕژێمی ئێران بەردەوامە لە موشک بارانکردنی حیزبەکانی ڕۆژهەڵات لە نێو خاکی هەرێمی کوردستان. هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە فشارە مەدەنی و سەربازی و سیاسی و ئابوووریەکان بۆ سەر ڕژێمی ئێران تونتر بکرێتەوە تاوەکو ناچار بێت بەڕاگرتنی لە سێدارەدانەکان. بەڵام لە 43هەمین ساڵ ڕۆژی لە سێدارەدانی 59 لاوی کورد لە مەهاباد ڕژێمی ئێران دەستی بە شەپۆلێکی دیکەی لە سێدارەدان کردەوە بەبێ گوێدانە یاسا نێودەوڵەتیەکان و یاساکانی مافی مرۆڤ. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.